من تەسریحێکم ماوە بۆ دەنگی ئەمریکا باز لەوەکەین دەنگی ئەمریکا باسی ئەویان کرد کە خەڵکی هەڵەبجە داوای ئەویان کردو موچیان بچێتە سەر بەغدا یەک لە یاداشتی ئەوە مڵتەقەن شتی وانە دوو خەڵکی هەڵەبجە ئەو کەسانی دیویانن بە پلەی یەکەم با بڵین بەڕێز شەونم خان وەک مناڵانی ون بوو بەڕێز کاک ئاراز عابید وەک ڕێکخراوی کۆمەڵی قوربانیان بەڕێز کاک لوقمان وەک ڕێکخراوی کۆمەڵی قوربانیان قسەیان لەگەڵ جەنابی سەرۆکی وەزیران جەنابی کازمی کرد باسی معاناتی ئەم شارەیان کرد باسی خەمی کەسوکاری کیمیابارانیان کرد ئەوانیش و کەسیش باسی ئەوەی نەکردو موچەی هەرێم لە پارێزگای هەڵەبجە بچێ سەر دەوڵەتی عێراقی من بۆ خۆم وتومە موچەی خەڵکی هەڵەبجە موچەی خەڵکی کوردستان لای هەرێمی کوردستانە لای حکوومەتی هەرێمە لەسەر ئەوەی کە حکوومەتی هەرێم موچەوەک پێویست بۆ خەڵکی دابین ناکە ئەوە ئێمە جێ ڕەخرەمانە جێی گلەیمانە جێی گازندەمانە بەڵام لە دەوڵەتی عێراقی من بۆ خۆم وتومە لە هەڵەبجەکان داوای موچیانکردنی ئەمەش داوایەکەین ئەمە یەک چونکە قەزیەی کورد وەکو پاکێجێک و حکوومەتی هەرێم لەگەڵ دەوڵەتی عێراقی مامەڵەیەکە نەک وەکو محافەزەیەک بەتەنها یان نەوەک ئیدارەیەکی سەربەخۆ بەتەنها ئەمە یەک دوو لەسەر جلوبەرجی جەنابی کازمی پرسیار لە من کرابوو نەخێر من وتمەوە جەنابی کازمی وتیان قادوتم شەڵا قاتی لەبەرا بواە بەس کە قاتی لەبەرانە بواە لەبەرانی ئەو شتێکی شەخصیە